هاوسەری بەڕێزت تا چەند هاوکار و پاڵپشتی بۆ بۆی خوێندن تەواو بکەیت؟ زۆر هاوکارم بووە دایک و باوکیشم بە هەمان شێوە مامۆستاکانم هاوسەرەکەشم زۆر یارمەتی دەرم بوو لام شتێکە کامیان زیاتر یارمەتی دەرەبوونە؟ هەردووکیان زۆر پیرۆزی بێت چ بەشێکت تەواو کردووە؟ زۆر سپاس دەکەم بەشی زمان و ئەدەبی ئینگلیزیم تەواو کردووە. چه هەستێکت دێ دوای چەندین ساڵ خوێندن تەواو کردووە؟ هەستێکی زۆر خۆشە وەسف ناکرێت زۆر تایبەتە. هاوسەری بەڕێزت تا چەند هاوکار و پاڵپشتی بۆ بۆی خوێندن تەواو بکەیت؟ زۆر هاوکارم بووە دایک و باوکیشم بە هەمان شێوە مامۆستاکانم هاوسەرەکەشم زۆر یارمەتی دەرم بوو لام شتێکە کامیان زیاتر یارمەتی دەرەبوونە؟ هەردووکیان زۆر بڕیارت داوە لە دوای تەواوبوونی خوێندن دەست بە کار بکە یاخود جارێکی دیکە بخوێنیتەوە؟ بۆ خوێندنەوە جارێ بڕیارم نایەوە بەڵام ئیشەڵا بە تەمام دەست بەکار بکەم. باشە دەمێ بزانم چی یادگاریەکە دێ لە زانکۆ هەرگیز لە بیری نەکەیت؟ وڵی هەموو ڕۆژێکمان یادگاری بوو لەم زانکۆیە بە تایبەت سروشتێکی جوانی هەیە مامۆستاکانی باشن جەوێکی زۆر خۆشی هەبوو هەموو ڕۆژێکمان یادگاری بوو لەگەڵ هاوڕێکانمان. ئەمڕۆ کۆتا ڕۆژی خوێندن تا لە دوای چەندین ساڵ دەمێ بزانم خوێندن چی بە تۆ گەیاند چ پێناسێکی خوێندنەکەیت؟ بێگومان خوێندن زۆر زانست و زانیاری پێ ئەگەێنێت.